جانەوە نەویگیان خاسەڵێ یاریان خاوێرانە چۆڵاو هینجاوا کەیش نەمەنەنگیان خاکەژێڵگیانی هیگیان خاخەجەمی کۆڵاو هیجاوشکی مەباوەگیان خاسەڵێگیاو هیایەت خاگڵەچی نووەری هیجا پاریاری بینمیگیان خاسەڵێلەو هیازیز خای ساڵچی دووەری گوندی دەروەچێ یەکێکە لە گوندەکانی هەورامانی تەخت سەر بە قەزای سەوڵاوایە کە خوددان گەلێک شوێنەوارە و بێشکەدار و دوو قەڵاتە و دەربەند کەڵیم ئەو شوێنەوارە گرنگانن کە لای خەڵکی ئاوایی حکایەتی جیاوازیان لە پشتە هەر یەکە لەو حکایەتانەش بۆ سەردەمێکی مێژووی گرنگ دەگەڕێتەوە جوگرافیای گوندەکەەوە هەڵکەوتووە دەکەوێتە دامێنی زنجیرە شاخێکەوە و پێدەشتێکی فراوان لە بەردەمیدایە لە چاو گوندەکانی دەوروبەری کەش و هەوایەکی فێنک و گونجاوی هەیە چوار وەرزی ساڵ گەشتیاران ڕووی تێدەکەن بازاڕێکی گەرم و جوڵاویان هەیە بۆ ساختکردنەوەی بەرهەمە ناوچەی و میلیەکانی خۆیان بەرهەمی پیشەی دەستی وەکو لبات کوڵەباڵ کڵاو تەسبیح هەروەها خواردنە میلیەکانی وەکو ڕۆنی خۆماڵی کەرە کەشک کەلانە ناوساجی گێتە مەزگا یەک پارچە ناو بازاری ئەم گوندەیان تەنیوە و کڕیارێکی زۆریان هەیە ئەمەش جیاوازیەکی دیاری دانیشتوانی ئەم گوندەیە و بە عیشقەوە سەرقاڵی خزمەتکردنی گەشتیارانن لە مۆرد ئاوایی دەرەکیەوە سەر بە ناوچەی سۆڵاوە مێژوویەکی تایبەت و دروستمان لە یادانیەوە لە خۆ بەزانین کە کۆنتنیشتەیە کە باسییان کردووە ئەوە سەر لە زمانێکە حەزرەتی محەممەد هەتا نامە نووسێ بۆ خسرۆ پەرویز بۆ وەختە بۆ مسلمان بوونەوەمانە کە نامەکەیە دڕێنێ لێرەوە هەورامیەکان نەفەرێکیان تیابێ کە پێی ناخۆشە بێ هەتا لەو وەختەوە ساز مەسئولیەتیان بۆ بوون کاڵێ بە سریەتر کە ئێمە کۆبوونەوەیەکمان ببێت و بچین لە شخصە بەڕێزە لە حەزرەت بلاخەرە مازەرەتخایی کەین و کە ئەم پادشا چوون لە لایە مابووە ئەمانە بلاخەرە هەر لەو کۆنۆ ئەم مێژووە بووە وەلە شتێتریش کە ئێمە من خۆم بە سنی خۆم بلاخەرە بیستومە و دیمە لە دەیاتەکە ئێمە چەندین دانە پیرە پیاومان بووە وەکو مەسەڵەن کاسەلیم و مەسەڵەن کام حەمەد وەمانە بە ئیسڵاح هەمەقوڵی خۆمان ئەوانە لە زمانێکە ڕووس حمڵی کردووە بەم ناوچانە ئەوان لەوێ بوون چونیسە تامابوون مەسەڵەن قسەی 15-20 ساڵ لەمەوە پێشەکەم ئێمە تەکیانە دانیشتنمان بووە بە ئینگلیزی چەندین دانە قسە و جمڵەیان حفز بوو هەر لەو وەختەوە حسا سەوادیشان نەبووەمان با تاریخەکەی لە نەزەری ورود بە ئاواییەکمانەست بە ناو ئاوایی کەڵێما لە دەربەنا دەربەن کەڵێمی پێژن بە ئیسڵاح کولێ منتەقەکە لە ورودیۆ جێگایەکمانەست بە ناو دوو قەڵاتە دوو قەڵاتە ژن لەو وەختا حتا تەیموری لەنگ کە هەمیشە عادەتی بۆ بەسەر کێفا تەسەڕوفی کردوە منتەقەکان سپاکە هیچ وەخت لە دەڕۆشتۆ حرەکەتی نەکردوە مەسیرەکە ئیسە من خۆم چووم بارها بلاخرە لەیەوە چوین بۆ کێفۆمانە ئەو مەسیری سپای تەیمور لەنگە ماوە لە ابتدای دەربەنی دەرەکیەوە ناوی دەرەکێ لە ئێسڵا پێژین دەرەوکی دەرەیانە چەم ئەوە کە ئاوشتەی مەسەڵەن لە بەهارە ئاوشتێ لەیەوە دەرەست کیچ جۆرێکاوە مەسەڵەن بە دیوار ئەیان چنە نەچی بە ناو کیەکە ئاوی لێیە دەرەو کیە یانە هەم چەمی بووە هەم کیشی هەست بۆ ئاو ئەویش فکرکەم لەو وەختا مەسەڵمە لە دزڵیا جێگایەکمانەست لای پاسکاکە پێژنەوە جێگەی یەزگرت سێوم بووە ئیسەش بە سڵاح فاریشتە لەو منتەقا مەمنوعە
وە لە ڕوا کە باسم کرد کۆنتر لە ویشە حتا لە زمانی مەسەڵان حەزرەتی ئیبراهیم و حەزرەتی محەممەدا هەمچین جێگاهایە بوو نیسە بۆ جەمعیەت و بۆ نفوس و زیندگی دەرەکێ دروستە بە مەریوانەوەی ناسیم وەلە لە ئەسڵا سەر بە ناوچەی سەوڵاواز لە تەرەفی جنوبیەوە کەوێتەوە دەور هانەگەرمڵەوە بە ئێسڵا بێرواس و خورماڵ و کەمنەوەوانە لە تەرەفی غەربی چیۆ ئەخواتە کوردستانی خۆمان عێراق تقریبان سەی ساخۆوانە گرێتەوە لە تەرەفی غەربیەوە یا زەڵم لە تەرەفی شەرقی چیۆ ئاوایی هەورامانەوە لە شماڵی چیۆ دەمەیە و دەوروبەری شا دزڵیە زوانی تایبەتمان بە ئێسڵا زاراوەمان نەر بە هەورامی قساکەین بعد لە نەزەرێ موقعەتی جغرافیایی چۆ لە شاید مەسا من ئەغراق ناڵێم وە لە خۆب لە ئەگەر تەواوی ئەم مردمی مەریوان سۆڵاوایەوە مساحبەیەک تەرتیبن قەتعان خۆشترین دەهاتە کە لە منتەقا و جوودی ئەس بخاتر چوار فەسڵە خۆشەکەی کە هەستی حتا زۆرتری سەیرانگاکانی لە بەهارە لە تاوسانە هەتا لە زستانە پڕەبێ لە مردمی سۆڵاوا و لە مەریوان و حتا جەدیدەنیش لە شارەکان ترە وەکو سنە و کرماشان و تارانی ئەوانە یەن بۆ منتەقا. بێکاری لەم گوندەدا بووە بەنەنجی و بە دەگمەن کەسێکت بەرچاو دەکەوێت بێکار بێت پۆل لاپۆڕەی ئۆتۆمبیلی گەشتیاران گوندەکەی خڕۆشاندووە و لە ناوچە دوورەکانەوە ڕوو لەم گوندە دەکەن. ئازیشە هێنا منتەقەی هەورامانە ئاوایی دەرەکی منتەقەیەکە سەرساوز فرەخۆش منتەقەیەکە فرە باسەفا دروستە کە زمسانگەلی فرە سەختە وەێ لە بەهار و تاوسانی واقعان زیبات فرەش زەریفە فرەخۆشە شکلێ دیدەنی فرێز داواتەکەم لە مردم تەشریف بێرم بۆم ئاوایە واقع من تاریفیم نەفکە بە خاترەوە هاتکەم سەوغات سەنعادەسی فرێشی هەست مەسەڵەن لە نمونەیەکی کە ژنگەلێکی لێرە دروستەکان کلانەس برساقا کولێرەس کە واقعان خۆشمەزەست فرە باسەفاس داواتەکەم لە توا مردم سنا توا هاوڵاتیەکان تەشریف بێرم بۆم ئاوایە. درۆکین و هۆرامانی زووتر قەدیمی کاری نەکەرێنمێ ئیسە کارمان دەست بە نەکردنەوە بێن بە هۆرامان بێن بە منتەقەوە توریستی بێن بە منتەقەوە توریستی تەمام و شارەکە و ئێرانی وە پێشمەیە مەریوانی وە پێشمەیە کولەنی وە پێشمەیە زووتر ئی کاری نەکەرێنمێ ئیسە هەچیە جە منتەقە هۆرامانی لە جەدەست بێ پسە تەزبێحی پسە وەنەمشکی پسە ڕوەنی پسە هەنگوینی ئی گوڵاو دۆر و ڕووسەری ئیسە کەوتینە یاگی پسە تفی کۆتینە یاگی جە منتەقە هۆرامانی بیان بە دەرامەتزا پێ منتەقە هۆرامانی دەرامەدی وەشی چش هەن مرکزی چیناجە هۆرامان تەختنە 20 دانێ دوکانێ شەنەنی ئانە دەستباب و بەجە سەنایەدەستینە بەکارش بەرام یاگە وەشەشنە دێکۆریەچنێ ئەلان چیوەمان پیسە نمەری زەمان و قەدیمی بی پێچیاوە بدەتە 20 ساڵەوە ئیسە ئامانۆ چیوە پسە نمەری پێی دیسکەمەری پێی مازی ئێشای ئیسە جەکرماشان نەفرەتەر مشتریشن مەیاوێگە بەرا پێ هەزاران کاری بەدەستمەڕ و پسە فەرەنجی هامنێنێ فێنکە زمسانێنە گەرما ئانە جە نمونە و بەرنامە سەنعادەستی هۆرامانینێ ئیسە جەواردە منیشنە پسە مرۆلتا هەنما پسە مرۆلتا وە شاکەرا کابرا فیسنوشاوە پسە کەشکی پسە کەری پسە کڵاوی ئێتر جەیەچی و کارخانەی فرەتەر بەکار مەبەریەوە بێن دەرامەتزایە پێ منتەقە هۆرامانی جە سمڵی جە مێخەکی جە تەزبیحی حتا جە شارە زورە حکوومەت و هەرێمی وەمەیە ئەچێگەنێ سەنعادەستی جە شارە زورنە کەمتەرا پنێ بەرا مەهاردێ بەرا جە سلێمانینێ ئیسێ نانمەحەلی وەشکەرا من ئیطلاع من جە باکوورنە هەن نانمەحەلی چانە وەرەشۆ شیرکەتشن ئی گۆزێمە ئانێ جە هەمەیان نەچاوڵ وەشە شاکەرێنێ سادێ بێنی ئیسە ئێمە بە عنوان و هۆرامانی وێ وسامان مۆجەشا بەکار بەرەو پێی ئینەوێش خەزێنە قولەکە مۆجەشا پێ بەکار بەرەو زەریفتەرە مەحکەمتەریچە
و دێکۆری زەریفترا جەیانێشنە چیوە دێکۆرین ئەلانۆ کاریجە شیراز و ئامێنی چیوە پێسە ئی جاجمی پێسە ئی مەوجی ماچەی مەوزاش بزمە سەر و تەختیرە پێی چیوە سنەتی ماچۆ وەشتەرا ماچۆ چیوە سنەتی دێکۆرین ئێتە کابرا ئانێ چیوایە سنەتی ئەگەر گومێ با پێی ئی جواناما کە ئیسە هەنێ ئی زارۆڵێ کە ئیسە هەنێ ئەگەر گومێ با مەوی ناش فقەتی چیوە سنەتی سە جەهۆرامانە یاگەش ئاگرتێنەوە زارۆڵی ماچەم شاپەنەگەن و حەزش پەنەکەرانان چیوە بەنامی تەزبیحی ئینە وەنە مشکینێ وە شەشکەرا ئینە وەشتەنا پێیاگیر دەسی وتني واشمي لعبير وخمام وتني واشمي لعبير وخمام ما عزيزم عسو ما شمام ما عزيزم عسو ما شمام کاری ڕۆژانەی ژنان تایبەتمەندیەکی تری بەخشیوە بە بازار و دوکانەکانی ئەم گوندە. ڕۆژانە گروپ سەرقاڵن بە سازکردنی چەندین زۆر لە خواردنی میلی هەورامان لەوانە کەلانە، ناوساجی و گێتەمەژگا. ئەیکەمڕی شێرمێت دڵێ بۆ زویر ئەیکەمڕی شێرمێت دڵێ بۆ زویر ئاوایی نەبێ ئەتر مەزەلی یارە چواریانێ بێنمێ یارە چوانیانێ بێنمێ کۆچما کرد و پاییز بێ ئیانێ ما وەش کردێ و ئامای میێگە دەگا گەورەی ماستە جیای دەگا ئەسڵیەکی یەواشە چاگەتر کەوتی مێوەهار من هەروێمەوە وێ پێسە ئاوەدانی مێملۆنە و ئاشامارێ هەروێمەوە دەستم کە نانپەتەی نانپەچێنێ جا ئاوەختی بخوا هەڵاکەتەی یانێ ناوەختی هاردووچی و هەرزان بێ وەختی پاسە بێ 25 نانەدێنی 1000 تمەنی هیچ تای بەرێنیوە یانەی چوو وەرێنمی چوو هینیچ کەرێنمی هیچ تا 5,000 ئاخێرم پەیمەنێ کەوتی مێوە پایێزێش دووبارە واتم وەڵا بە کچێ پیازیش پسان و ئەتر ئەوەڵ کێلانەوەی وڵاتی من بێنێ و ئاهامسامەها ڕووەڕوێ ئادیشە ئەتر واتم بە کچە پیازی پسان و کچە کێلانێ پەچوو ئەتر کێلانەکەم پەتێ مێوەرەوەرە خاسا خێرەشا هەنە پێیم ئەتر تا گیانە 2 ساڵێشا هەروێم بێنە نانم پەتەن ئێ ساڵواوە ئەتر وستم کێلانێ ئێتر ژەنیم ئاردێ لاوێن تر ژەنی ماردێ لاوێ دوکانە هەر خاک و خڵوچی و بێ و ئەتر وەرەوەرەی دوکانمە وەش کرد و زەڕم پێناکەوی دوکانمە وەش کرد و سەفحەم وەش کرد و تەموم وەش کرد و گرچی وش وەشم کرد ئەتر هەر چێوەرە کێلانەکەی خاز بێ وەڵا دەرامە شابێ پێیم ئەتر هەر چێوەرە دوکانەکە هەنوێمە ئەتر ژەنی ئامێنێ لام کێلانێ شاپەتێنی و لوێنی و ئامێنی و لوێنی و بەڵام ئینێشا ئیفاتمی ئەگەیسە ئیناچێگە لامە ئانی ئیسەتە ئی وهارە حوت وهارێنی ناچێ حوت وهارێنی ناچێتر قۆمە منە لالۆزێ منە قۆمێنمی ئەتر کارەکە چشفرە ئالا تەمیسە یانێ مشتری چاس ئەوەڵ و ساڵێوە ئاما بۆێ ئەچێ کێلانی شواردێ با ئیسەی چەرمێوە بخوا شکر پێ خوای تا بە ئارۆ ئینەتر دەوە هارێ ڕێکە تا بە ئارۆ ڕەکەم هیچ کەسێوە نامان واتە من ئاماناچی دوکانە چی بووم واردن یا دۆم واردن یا کێلانی واردێنە خراپە بوو هەر ئار بێن و هەر ئامانەوە ئێمە چاوەڵ هەمیشە دایمە فەسڵنە سەفەرە کێلانی وەرێنمی مەسەلوێمان دەشتەمابی پیازی کەرێنمی کوچی دەگای نەبێنمێ دەگا ئەسڵێنە ئێتر وەهارێنە پیازی ئارێنمێوە یانێ کێلانێ پەچێنمی ئیتر هەگامای مێ پێگەرەوتر ئەوڵە هەنو کێلانەکان پێیواتی یەواشە پیازی ئیتریسە بە پیچک پیازی کریا بە کنیواڵی کریا بە سوورە بنە کریا ئەتر ئێمەچ پسینێمە هەنگیوایە ماچمێشەنە پسڵ پاک پینەچە کریا ئەپی یارە چوارنەوەی کێلانی کریا دەتر کێلانەکەی بە هەر کەس هەنیش بە ئارەزوو بەخوا هەن کەرێ ئەتەڵەسڵایە وێشمار و ماچۆ من مەوەرونێ بەکەرێ ئەتەڵەسڵایە چەربم پێکەر هەن ماچۆ بەکەرێ خالێسە چەربم پێکەر هەن ماچۆ بەڕوەن چەربم پێکەرێ
ژنان لەم گوندەدا هەمیشە دەستیان لە گیرفانی خۆیاندایە، خاوە نابووری تایبەت بە خۆیانن، ئەمەش سیمایەکی جوانی بەناو بازار و گوندەکە بەخشیوە. کناچە دەگاوێمە هەمیشە دەست شایناکی سەوێشانە مەسەڵەن دەستێ خەیاتێنێ دەستێ کلاشێچنانێ بلاخرە دەستێ حتانان پەچا مارا ورەشانێ دەستێ ئاژاڵدارێنێ دەستێ مەسەڵەن کێلانە پەزیشا هەن هەر دەستێ بە کارێوێ مەژغۆڵێنێ و احتیاج و هیچ کەسی چنیەنێ و کەس دەست شینالێکی سەوێشنێ. خلاصە بە نامەی کێلانەپەزی مەسەڵەن بەرشیێن و دەرامەدش هەن و فرە و مێمانەکارڕوە کەراوێگە و مەسەڵەن حتا خارجیەک مێنێنە ئیدەگامە. تەبیعەت شوەشە و مەسەڵەن دەگاکەی مێنا سەر و نقطەوێ ئێوەنە بێن و دوێ ئستانانە ئستانە و کرماشانی نەکوستانینێ. فرەتەر مێمانش مێنێنە و تەبیعەت شوەشانە و بلاخرە چیوەکەش قیمەتین کێلانەپەزی بۆ مەسەڵەن ناوساجیە با مەسەڵەن هەر نوعێ بۆ قیمەتین و فرە ئینسانەکە کناچەکە حۆڵ و تەقەلاش پێمدا کە تیوەکەش ئەورەشیۆنەوە مەسەڵەن کارکەرانەوە کە دەرامە دەشا بۆ پێیشە. گەورەی بێنمێ و فامیان بە ئەندازەی حەڵ و تەقەلا مادان و کوشش ماکردن پێما و بلاخرێ کلاشچنیە بیە بۆ خەیاتی بیە بۆ کێلانەپەتە بیە بۆ هەر نوعی بیە بۆ تایسە نەبێنمێ کارێ مەسەڵەن مەحتاجێ دەسویۆی بیمێ بە ئەندازەی کار ماکردن و هەمیسە جەخوای بەزیا بۆ پۆڵ داری بێنمێ و هیچ وەختێ مەحتاجی هیچ کەسیچ نەبێنمێ و بلاخرە حتا تاوان ما و حتا پێی ماکریان کوشش ماکردن و هەمیشە پۆڵداریج بێنمێ. دە ساڵی چێوەڵتر کیلانەپەزیم نیارێ. کیلانەپەزیم نیارە دوێر کناسڵمای دایبن فێرێ بیە ئای دوێ جیە بیەوە کار شاکرد پێوێشە. دووبارە شنو کیلانەپەزیەکەیرە مدەتێتە پێش ساڵی کردمە کیلانەپەزی نەبێ چی وڵاتە نە عێراقنە نە ئێرانە هیچ جاگەنێ. من پێی تەجربینەواتم بزان و ورەشیە نەورەشیۆ. شنو دوێ ساڵارێ شرۆش بنەکرد جەمەریوان و چی منتێقەنە و هەرامان و پاوەن و ئەهدا عێراقیشنێ. ئیسە کیلانێ کەرا. ئەتی کیلانێکی شاکردی من پارتا ئیسە دەست و ئی کیلانە ماسن. دەستم ماسن ئیسە کردنم گێتە مەژگێ و پشیە و دۆورەتەی و ئیجرە حیسابە. ئەتی سێمە چێگەنە ئینامیشەی نیشتین مێرە ئیزاڵی منێ لامە و ئیجرە کاراکەرمی. کارە کەسمە شکرخاز هەچەنە ڕەدێنمێ خراپ نیارێ. حەسەن خاوەر یەکێکە لە ناوە درەوشاوەکانی دنیای هونەری هەورامان و ڕۆڵێکی دیاری لە هونەری گۆرانی هەورامیدا هەیە چەندین بەزمی سیاچەمانەی داهێناوە بە جوانی گۆرانیەکانی چڕیوە و حەقی تەواوی بە گۆرانیەکان داوە بە ئاسانی ئاوازەکانی لێک جیا کردوونەتەوە بەڵام لە ناوچەی شامیان بەپێی پێویست لە هونەری حەسەن خاوەر نەگەیشتون بۆیە ناوبانجی زیاتر لە هەورامانی لە هۆندا درەوشاوەتەوە. ناوی لە پاڵ ناوەکانی ڕەشەخوڵام و ئەحمەدی نازارێ و سۆفی حەمەعەلیدا هاتووە. هونەر و حەسەن خاوەری ئینسانەوە مەسە گۆرانیت خاستایی واش و من وێم چەنیش بێنە کە وەختە گۆرانی ما پێواتێنی گۆرانی خاسش واتێنی هەتا واتێ باش ئاوەختی سۆستەر بێن. من فرە واش و فرە وەختا منش تەمامنانە من نەتوانم چەنیش واش و هەر ئێدامە گۆرانی واتێش بێن. ئینسانەوە فرد مەسەڵ مسەلەت بێ ملی سیاشەمانەیە ملی وردە بەزمارە بەزمە خاوارە چەپڵارێ ئانە کە گۆرانی بێنی ئاتایی واشوشە. هەو کارەکێ من تاوە مەسە چن هۆ کاری گەڵن وە مامسا حەسەن خاوەری ئەوەڵا ئەوڵ هەچن نەواتەیش خاسە وڵاتەکە ئێمە فرە بەرەشا مەسە پەرەشا بە گۆرانی واتەی نان ئێخلاشا چنی ئانەی نەبێن کە مەسە گۆرانیش خاص چنی گۆرانی واشی هۆ ئێستا نیشتێشا خاص بیە بۆ ئەگە ئا مەسە لوا بە یاگە پێسە نۆچەی پێسە یاد مەسە نەوسوی وڵاتێتەر ئەنە ئاخەڵکە سۆق و زۆق و شۆقش بیان چنیایی ئەتە ئاویش تاوانش هەتا واش و جە چیوێ چیوێ کەمتە جە گۆرانی واشەکە کەمش نەبیان تاوانش گۆرانی واشە فقط کە ئامان ئامێرمەی وڵاتە ئامانەوەی وڵاتە گۆرانی شواتی بە چون خەڵکەکە مەسە کەم هین بیان
کەم هین بێن چەنی ئای علاقە و گورانی واتێش نەبیێن ئای پاسە گورانی مەسەجە گورانەکانە دماکۆتە کەمێک کەوتنەوە دما فرە پەرش بە گورانیەکان دەوە مامۆستا حەسەن خاڵ وێژ بەزم و ولەکێگیانیش بیان هانەکەەوە هانەوێت تایبەت بەوێش بیان کەوێش ئەوەڵش بە شێوێت شێوەزارێتە وچیان ئێری کەڕۆ شێوەزارێتە وێش پێوێش بازم بەزمێتەرش بیان ئار پەرسام شێ خاموزەوە ئۆژاغزارە ئانەش بیان مەسە تایبەتی هەنی وێش بیان بەزمی سیاچەمایش نەیە فەقە لێلیگیانیش بینێ بەزمی تایبەتی بەوێش وێش تاوا بشکەواتێ باش پەرسام شێ خامۆزەیە لێلێنەوە بنۆپارانەوە ئێزاواتش بێ خەبەر تخوا مەکەرە و زاری وێنەوە کەپرەکی پاری تاتەمجە ساڵە و 1920 نەجەدەگا دەرۆکێنێ پێیابیەن زندگی تاتێم ئەپی جۆرە بیەن تا دۆران و زارۆڵاییش 6 ساڵە تا بەلاخەرە 7 ساڵە لوان تێشکردن مەقتا و دەرس و تاتێم یەک کەلاس بیەن بەعلەت و نەبیە و کەسێەوە کە پشتیوانەی شاکەرۆ تاوە بلۆ تەحسیڵ کەرۆجێ دەگاکێنە و جا بزیۆرە شاگە بەلاخەرە پشتیوانەش زەعیف بیەن و کاری چا دامداری بیەن و ئیجۆرە چیوا بیەن برای گۆرە بیەنجە خانەوە دەکەنێ خلاصە لوان تا نزیک و سەروازیش جەشار و دیسفولینە بە مدەت و 2 ساڵە ساڵ و 1950 دوان سەربازی بە مدەت و 2 ساڵە تاتەم دەنگش وەش بێ حقیقەت ئێمە زارۆڵەی بێنمێ زانو زاڵای بیادمێ کە وەختە تاتەم نما سعبی کەری هۆرێزێ ئەڵایەوە کەری یا بلاخەرە بەزمە سیاوچەمانە سەحری واچێ ئێمە کە جەعادەتەن وەشە ئێستا وەختە سابنە سیاوچەمانە بژنەوە خیلی ئارام بەخشا پێ ئینسانی ئێمە بلاخەرە وەرماگنیەوە پۆرە لەو دەنگ و تاتێ من فرە وەش بێ لاماوە هەمیشە واقعان تاتەم خزمەتەوە فرە عەجیب و غەریبشکەنە خولاسە پیرەجە لە حازی هونەریوێ کەمتەریانەوە بووجە دەگا دەرۆکێنەکە تاتەم بە چەپڵە ڕێزان و بارە و شادیش نەبەردەبوو یانە و گەکەسیرێ واقعان تاتەم دەنگ شوەش بێ فەقەجە لە حازی ماڵی وێ پشتیوانەش نەبێ کێ بە فەرز بەزم و سەر مامۆستا عوسمان هۆرامی و حەمە حسێن کەمینەوی و بلاخەرە کەسانە تەرێ کە جە قەڵەم نەگنای مەتامی نامێشا بەردنێ تاتەم واقعان دەنگش وەش بێت تا دەنگش دڵنشین بێ واقعان جە وەخت و نەوەشی شنانە بێ هەفتە وەڵی وەفاتیشنە تاتەم عوسمان ئاما پەیلاش و دیە نەفەر ڕەفیقی وێش و شەنەمەش محەممەد بێ ئامێ پەیانەیمە بەزمێ شاوات یانەمە باوەڕکەرە یێرە تاقیمابینی کەچۆگەنەکەی تەشریف دابەردە بوو نەفرێتە نەدارینی یەکسەر کولەن خۆڵ گەرەواگرەوی ماشەڵڵا تاتەم جە هەفتەی وەڵی مەرگیشتە دەنگی چفر عەجایب بێ چنی عوسمانی واتشاترا نەبێ مامۆستا عوسمان هەر بلاخەرە هەر بەزاش هینە بێ پێی گۆرانی واتێ فەقەت تاتەم چا دۆرانیشنە حتاکێ بە نەبەدڵی ئایشا نەکردش هەر بلاخەرە گۆرانیش واتی چاگەنێ جانەوانەوی گیانخوا سەڵێ لەو یاریان خاوێرانە و چۆڵاو هینجاوا کەیشنە منەن گیانخوا کەژێ هەڵگیانی هەر پاسە بیەن نیم رایەوان نیمە سەر شیەن نەوەشیم دیەن نەکەیف و سەیران پیری پێوارێ یانەت بۆ وێرە
وڵات دەرەکێ باتەوەجە بەوە کە زۆرتر کێفوشتە دەوروبەریان گرتووە دەشتەکەمان بەو جۆرە زۆر نییە باخداری فرە لەوێ بەردەوامە باخی گوێز بە تایبەت لە حەدی کەشاوەردی چاهر بووەوە کە بۆ بنەماڵەکان بۆ خۆیان نیازیان نەبێ بە ئەملاولا گەنم و جۆ و زەڕات بە تایبەت زۆر لەوێ کرێت ئەتە شتای وەکو سێبزەمین و تەماتەوەمانە عمومیە لە هەموو جێگەیەکە هەست دەرەکێ لە نەزەرێ معلوماتی علمی و فەرەنگیەوە فرە پێشکەوتوترە نسبەت بە ئاواییەکانتر چون ئێمە قبلەن هەل لە کۆنەوە بلاخەرە مەدرسەمان بووە وایسە حتا لە سەدحی سۆڵاو و مەریوانە سێ دانە دێهاتەکە ئیسە دکتۆرای ڕاضیان تیاابێ دکتۆرای کامپیوتریان تیاابێ مەسەن دانێکیان دەرەکێ و لە نەزەری علمیەوە کە کامڵم پیشرەفتەست بنیامیش کە علمی چوەبان سەفەرەکات و گوبارە خوێنێتەوەمانە فرە پایبەندە بە فەرهەنگەکەی بە زوانەکەی وارەوە باعث بۆ کە ئێمە هیچ وەخت هەڵا ناکەین لەو بابەتەوە هەمیشە زوانی دایکی خۆمان و لیباس و بلاخەرە هەر شتێ ڕەبتی بێ بە کولتوری خۆمانەوەی پارێزین بخاوة بوليوتوي ماتش من الغيبي العناس بيتوي قال ماتش من الغيبي العناس بيتوي العناس بيتوي ولا زوم النيح ولا زوم النيح وخيبة لا النيح وخيبة لا النيح كل موبايل ودنوح ممكولان بفنيح كل موبايل ودنوح ممكولان دانیشتوانی ئەم گوندە جێگە دەستیان دیارە لە پاراستنی زمان و کەلتوری هەورانیدا خوێنەوار و ڕۆشنبیرێکی زۆریان هەیە و بەشێکن لەو خەڵکەی بۆنی ڕەسەنایەتی هەورامانیان هەڵگرتووە ومن شئت شيء كجادو دي ذاك علم ومن شئت شيء كجادو دي ذاك علم أدو دي ذا مصر تخوان خشي لايه عشر خيل شبيه هاور شبازي شايه